وەکو گۆتێزانین کۆ کێشەیە دەستخستنانان ڕۆژانە کێشەیەکە زەحمەتە لە باگەلێک وڵاتیان. تەبلی گۆتێ دیارکردن گۆ ئاوایەکی بربچاو پڕبوونا نانخانەیە دەڤەرێن کوردی. لێهێژی هەن وڵاتی گازنان دکن جێ ستاندنانانێ خۆ هەرسبە. والله كان يمكن سر فرناج كي كشتك سروا اشقي حنا ساعات كي سر دوري من حيان نان دكيتا من فرنا ملتي اساسي نان تاني مالي هەروەها خۆدانێ نانخانەیەکێدا دیارکردن گۆ ئەف کێشەیانان کێشەیەکە دیرۆکیە و تەبلی هەژمارە پڕ یا نانخانەیان لە باژارێ قامشلۆ لێ ئەو گەلک جاران دبینە کۆ زەحمەتی لەبەر نانخانەیان چێ دەبێ. خودێ فرناکێ مش قامشلۆمە و ئەزما نانە لەسەرمە و کەتر فرنەژی پڕبوونە ئێ ئالینە ئێ سیاحینە ئێ حکومینە و ئارژیکێ پاقژ و تطبیقی عالم شنان پێ ناخۆن یانی و هەر درم فرناکێژیکێ ئەزمە لەسەرە سعات کێت من سعات و نیو کێت مینن لەسەر وا فرنا. وڵاتیان هەژار دکارن بێگەلک تشتێن سەرەکە ژیانە خۆ ببورینن. لێ دمینە نان ئەو یا هەری گرنگ کۆ ڕۆژانە دوێ ئەو زارۆکێن خۆ بنان بکە. سەبری فەخری ئار قامشلۆ.